سڵاو سەدان ساڵە مزگەوتەکانی ئێمە ڕەمزی ئاشتی و پێکەوەژیانی کۆمەڵایەتین سەدان کەڵەپیا و ئەدیب و شاعیر لە مزگەوتەکانەوە تەخەڕوجیان کردووە کەچی لە قۆناغێکی مێژوویدا مزگەوت ئەم وەزیفەی خۆی لەدەست دەدات و دەبێتە ڕەمزێک بۆ جۆرێک لە سیاسەت هۆکارەکانی ئەم گۆڕانکاریە چین بینەرمان بن. مزگەوت یەکێکە لە دیارترینی ئەو دامەزراوانەی لە ڕێگەیەوە کۆمەلگا ئاراستە دەکرێت نەک تەنیا لە ڕووی ئاینیەوە بەڵکو لە ڕووی کۆمەڵایەتی و تەنانەت سیاسیشەوە ئەمەش بە درێژایی مێژووی ئیسلام دیاردەیەکی زەق و بەرچاو بووە بۆی هەمیشە دەسەڵات و نەیارەکانی هەوڵیان داوە مزگەوت لە بەرژەوەندی خۆیان بەکاربێنن لە سەردەمی نوێدا مزگەوتەکان بوونەتە دەستگایەکی فەرمی و لەلایەن دەسەڵاتەوە بەڕێوە دەچن و لێرەوە دەردەکەوێت کە دەبێت مزگەوتەکانیش وەک هەر دەستگایشتری دەوڵەت سیر بکرێت و بە گوێرەی سیاسەت و دنیابینی دەوڵەت ڕەنگڕێژ بکرێت ناکرێت ڕۆیای حکوومەت لەلایەک بێت و هاواری مزگەوتەکانیش بۆ لایەکی تر. ئیسلامی سیاسی کە لە سەرەتای سەدەی 20ەمەوە سەرهەڵدەدا هەوڵی داوە بەبێ ئاگاداری حکوومەتەکان گرنگی پەیامی مزگەوت بەکاربێنی و بە ئارەزووی خۆی بۆ مەبەستەکانی سوودی لێوەربگرێت تا کارگەیشتۆتە ئاستێک کە چیتر مزگەوت لە بری ئەوەی هەڵگری پەیامی ئاشتی و پێکەوەژیانی کۆمەڵایەتی بێت دەبێتە مۆڵگەیەک بۆ توندڕەوی و تا دەگاتە تیرۆریش. ئەو کەسەی کەوا ئەکا گاڵتە بە دینەکە یا گوێن بە بچووکترین بەشی دینەیە کافرە بێت کە کافریش بوو ژنەکەی پێی حرامە بڕۆن بە خەسوو خەزووری بڵێن زیناکا لەگەڵ کچەکەتە زانیوتانە ژنەکەی پێی حرامە با باوکی و دایکی بزانن بێبەرین لێ و بێبەریە لێیان ئەگەر خۆیان بە موسڵمان نەزانن نە میراتی لێگرن و نە میراتیان لێگرێت ئەوە حکومەکانیەتی خوێنیشی حەڵاڵە ناموسیشی حەڵاڵە گەشەکەن بۆی موسڵمانان بەنجکەن تەخدیریکەن ئەڕێ موسڵمان لە مزگەوت و لە مەعبەدە موسڵمان بۆ مزگەوت با بڕوا و نەسڕانی و گاور با بۆ کەلیسە بڕوا و لە دەرەوە هەمومان یەک مەنهەجمان هەیە حکمی خوا تەنها لە ناو مزگەوتەکانە بێ و لە ماڵی خۆ چەندێک خواپەرستێکی کێشەمانی هاتێ دەرەوە ئیسلام ئیظهار مەکە ئەمە فکری لیبرالیەکانە و لادینەکان و جەماعەتی سیکولارە من کاریشم هەبێ ئاسایش لێمەگەڕێ دژە تیرۆر لێمەگەڕێ بێلایەنی تۆ لە کوردستان ینی متهمی ئەوەی ئاشتێ پێش نوێژ بە جەماعەتەکە زۆر بەترساەکە هەر بە تەمایە کەینی ئەیگرن کەینی ئەیبەن کەینی ئەیدەن جێگەی ئەسەفە و جێگەی داخە جێگەی نێگەرانیەکە بە تایبەتی موسڵمانە سیاسیەکان ئەوانەی کە ئیسلامیەکانن یاخود سەلەفیەکان و یا تەکفیریەکان و یا پاشماوەی ئەنسار و ئەمانە بەڕاستی هەمووی داعشن و لە کوردستانە داعشێکی نووسون باسی نوێژنەکەر ئەکات لە مزگەوتە ئێمەلا تۆ باسی نوێژنەکەر ئەەکەی لە مزگەوتێکا و تەکفیری ئەەکەیت و سەربڕینی حەڵاڵ ئەەکەیت و ژنی حەڵاڵ ئەەکەیت و خوێنی حەڵاڵ ئەەکەیت و ماڵی حەڵاڵ ئەەکەی ئێمەلا ئەوەی لای تۆ دانیشتووە هەمووی نوێژەکە ئەم وتارە بۆ کوێ خێنیتەوە کاکە 6,000 مزگەوتمانەیە با بڵێن 5,000 4,000 جمعی تیاکرێ هەر مزگەوتێکی داعشێکی لێ دروست بێت 4,000 داعشەکە ئەمە کارە ساتە. دەپرسین گۆڕانی ڕۆڵی مزگەوت لە ناوەندێکی گشتیەوە بۆ ناوەندێکی حزبی و تائیفی لە کێوەسەری هەڵداوە بۆچی جاران مزگەوت بەرەمێنەری شاعران و ڕۆشنگەرانی کوردستان بوو کەچی ئێستا لە ناوەندێکی چاکسازی کۆمەڵایەتی و ئارامکردنەوەی دڵەکان بۆ بە شوێنی دروستکردنی ڕق و توونڕەوی ئایا خودی مامۆستایانی ئاینی چ ڕۆڵێکیان هەیە بۆ ڕاستکردنەوەی ئەم گرفتە؟ لە ماوەی ئەم هەزار و ئەوەنە ساڵەیە ئێمە لە کوردستان وا لە مزگەوت تێگەیشتوین مزگەوت شوێنی عیبادەتە بە دەرەجە یەکەم بە دەرەجەی دووەم شوێنی ئاشتی کۆمەڵایەتیە سڵحی کۆمەڵایەتیە ژن و ژنخوازیە بێجگەلەوەی کە مەرکەزی ئەدەب و ئەمانێ ئەم مێژووە لە پرسێرەکەین تێگەچێ ینی لەمڕە زۆر جارە بیسین مزگەوت بۆتە شوێنی پەرۆت بڵێن سەر هەڵدان یا هەڵهێنانی تیرۆر تو پێ ئەمە خەتا لە حکوومەتە یا خەتا لە ئەحزابی سیاسی ئیسلامیە یا خەتا لە مامۆستانی مزگەوتە ئەم تێکچوونی وەزیفەی مزگەوتە ئەگەر ڕاست بێ بڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکا فەرمێ دوو کۆمەڵ هەیە لە ئومەتەکەم ئەگەر چاک ببن هەموو ئومەتەکەم چاکە بێت و ئەگەر خراپ ببن هەموو ئومەتەکەم خراپە بێت العولەماء والئومەراء زانایان و کاربەدەستان بە دڵنیاییەوە پشکی شێر بەری هەردوو لایەنەکەوێت
کە هەم دەستی زانایان و هەم دەستی کاربەدەستانیشی تایە ئەم کارە لەو ڕۆوە دەستی کاربەدەستانی تایە ئێمە لە کوردستانی خۆمان ئەبینین کە ئەمە چەندین جارە خۆی پێغەمبەری خوا فەرموێت مسلمان نابێت دووجار لە کونیەکە مار بیگەزێ ئێمە بینیمان کاتێکە لە بیارە دروست بوون و لە سنووری هەورامانە کە سەریان هەڵدا بە یەکەم جار بە ناوی جوندول ئیسلامەوە بە ناوی ئەنسار و سونەوە بەو کۆمە کۆمەڵە ناوی جیاوازەوە کە سەریان هەڵدا بەڕاستی بە ناوێکەوە لەوێەوە چوون هاتن قەبرەکانیشیان تەنانەت دژایەتی مردوەکانیشیان کرد نە زیندوەکان بەڵام کاربەدەستانی وڵاتی ئێمە پەندیان لێ وەرنەگرت هاتن لێرە لە ناو خۆمانە سەر لە ناو مزگەوتەکانە ئەو مزگەوتانەی کە شوێنێکی استراتیژی هەیە و شوێنێکی بەناوبانگی هەیە و خەڵکێکی زۆر ڕووی تیاکادرایە دەستی ئەوان سەر لە نوێجارێکی کە بە شێوازێکی کە تەوجیهی خەڵکیان کردەوە هەرێم مقصر بۆ لەوەی کە چۆ مەلای سیاسی ئەگەر ڕاست ئەم کەلیمەیە یا مەلای جیهادی یا مەلای ڕوح بە تیرۆر ئەوانەی داناو لەو شوێنە بە دڵنیاییەوە دەوڵەتی کوردی خۆی پەروەردەی کردوون و خۆی خستوونەتێ و شوێنانەوە و خۆی وا کارێکی وای کردووە کە ئەوان سەر لە نوێ کۆمەڵێک گەنجی خوێنگەرم تەوجیه بکرێن بە بارێکا کە دژ بە کوردستان بێت دژ بە ئاینیشمان بێت تەنانەت وەکو ئەرزم کردی 1000 ساڵمان هەیە لە تاریخ مثلا لەم 1000 ساڵە مەولەویمان بۆ پێگەشتووە ئەحمەدی خانیمان بۆ پێگەشتووە مەلای جزیریمان بۆ ئەگەر بتەوێت ئێوە ئیشتان چ ئێستا ئێوە بۆ ئێستا ئەم ئیمامانە ئەم زانانەی لەم مزگەوتانان ئەو پیاوانە دەرناکەن بەڵێ طبعاً ئێمە بمانەوە و نەمانەوێت بەڕاستی مزگەوت تەنها شوێنی نوێژکردن نییە مزگەوت پیرۆستترین شوێنە لەسەر زەویە و مزگەوت گەورەترین خزمەتی هەیە لە ناو هەموو کۆمەلگاکانە نەک تەنها لە ناو کۆمەلگەی کوردی خۆمانە بەڵام مزگەوت بەڕاستی وەکو جەنابەت ئاماژەت پێدا یەکەم جارێک کە شوێنی عیبادەت و بەندایەتیە دووهەم مزگەوت دادگایەک بووە هەتاوەکو چەند ساڵە لە زۆر شوێن بەڵە هەر وەکو دادگایەک بەکارەهێنرێ کە زۆربەی قەزاوات و زۆربەی شەرعەکان کە ڕووە کاتە مزگەوتەکان بەڕاستی مەحکەمە و دادگایەکی گەورە مزگەوتەکانە مزگەوت شوێنی پەروەردەکردنی زانایانە تو ئەگەر سەیری جامیعەی ئەزهەر بکەی کە گەورەترین جامیعەیە لە عالەمی ئیسلامیە ئەو کتێبانێک کە وەکو مەنهەجە خوێنرێن نووسەرەکانیان زانای کوردن لە مزگەوتەکانی کوردستان و لە حوجرەی کوردستانەوە پێگەیشتون ئەگەر تۆ سەیری شۆڕشەکان بکەی بڕۆیتە بواری ڕامیاری و سیاسەتەوە سەیرەکەی مەسەلەن شێخ مەحموودی نەمر مەلا مستەفای بارزانی قازی محەممەد شێخ سەعیدی پیران هەموو ئەوانە کە شۆڕشیان هەڵگیرساند و شۆڕشیان دەست پێ کرد و کوردایەتیان کرد لە مزگەوتەوە دەستیان کرد بە کوردایەتی کردن یعنی ئەوان توانیان بەڕاستی لە ڕێگەی مزگەوتەوە سەر لە نوێ بیرێک لەوە بکەنەوە کە مافی ئەم گەلە خوراوە مافی گەلان فەوتاوە بیهێنەوە هەر ئەم مزگەوتەیە بەعکسە و دژی نەتەوەکەت کارەکە ناڵم هەموو مزگەوتەکان مزگەوت دژی هیچ کەسێک کاری نەکردووە بەڵام ئەو کەسانەی کە بمبورە ئەساسەیەەکە خۆی شتێکی بێلانە دیوارە و شتێک نییە مزگەوت دیواری چوار دیوارە و خەڵک نوێژی تیاکە ئێمە کاڵین مزگەوت مەبەسمان ئەوانەی کە لە ناو مزگەوتەکە نوێژخوێنانی مزگەوتەکە کاربەدەستانی ناو مزگەوتەکە بەڕێوەبەری مزگەوتەکە زۆر جار کەسێکی توندوتیژ بەڕێوەی ئەبا خەڵکێک بەرهەمێنە کە توندوتیژن فتوایە گەدا کە توندوتیژە کارێکی وەها ئەکات کە بەڕاستی یعنی هەموو عالەمی کردووە بە دوژمن لە خۆیان جانی بەڕاستی من مامۆستایەکی ئاینیم ئیمام و خەتیبم لە ناو مزگەوتێکە لەم ڕۆژانەی ڕابردووات لەسەر قەبرانێک بووین چەند کەسێک هاتن کار مەسەرەن شەروالکورت و ڕیژ درێژ بەڕاستی تەوقییان کرد لەگەڵ کۆمەڵی خەڵکا کاتێ منیان بینی لوتەلا بوون یعنی تەنانەت یعنی مامۆستایانی ئاینی بە موسڵمان نازانن ینی بە پیاوی ئاینیان نازانن ئەوانە کارێکی وایان کردووە مامۆستایانی ئاینیش دوژمنی ئەوانن بە دوژمنی خۆیانیان ئەزانن لە کاتێکە ئەو مامۆستای ئاینی بە دوژمنی خۆی بزانێ ئەو لە کاتێکا کە ئامادە نەبێ ڕێز لە مامۆستای ئاینی بگرێ ئێمە چۆن چاوەڕێ بکەین کە ڕێز لە کۆمەلگایەک بگرێ کە ئەو کۆمەلگایە گوێ لە مامۆستایانی ئاینی ئەگرن کەواتە بەم قسەی بەڕێزت ئەوانە پێت وایە پەروەردەی مزگەوتەکانن نەخێت پەروەردەی مزگەوتەکان نین پەروەردەی فکرەیەکن کە هاوردە کراوە بۆ کوردستان و فکرەیەکی تازەیە ئەگینا ئەگەر تۆ بڕۆیتەوە مزگەوتەکان بواە گەورەترین مزگەوت خانەقایش و تەکیێشە خانەقای بیارە خانەقای بیارە سەدان ساڵە زانای ئاینی پێگەێنێ لە هەر چوار پارچەی کوردستانەوە زانای ئاینی ڕووی تێ کردووە نەک تەنها کوردستان لە عالەمی ئیسلامی و خەڵک ڕووی تێ کردووە من نمونەیش مامۆستا شێخ محەممەدی خۆراسانی لە خۆراسانەوە هاتووە لە نزیکی ئەفغانستانەوە فەقێ بۆ لە بیارە بەڵامیتر لێرە ماوەتەوە و نەڕۆیشتۆتەوە بۆ وڵاتی خۆی یانی بە فەقێتی گەیشتوێتە ئێرە
کە هاتوونەتە بیارە کۆبوونەتەوە گوندێک لە بەردەمی بیارە بە ناوی هاوار کە ئاینیان ئاینی پیرۆزی ئیسلام نییە یەک مامۆستای ئاینی ڕۆژێ لە ڕۆژان یەک فەقێ یەک تەلەبە یەک سۆفی یەک نوێژ خوێن ڕووی نەکردوێتە یەکێک لە ئەهلی ئەو گوندە تفێکی تێبکە سوکایەتی پێ بکە شتێکی ناشرینی پێ بڵێ بەڵکو گیانی هاوکاری و پێکەوە ژیان لە ناو خانەقای بیارەوە بڵاوی کردو بۆ هەموو عالەمی ئیسلامی مامۆستا من دقتم بۆی ئەڵێ مەبەستەکە بنەوە بوو لە مزگەوتەوە توندوتیژی بڵاو نابێت بەس مامۆستا من دقتم داوە زۆربەی ئەم ئەحزابی ئیسلامی و جیهادیش کاتێک ئەوانە دەرکەون شتێکەکەن یا خۆیان مزگەوتی تایبەت بەخۆیان دروستەکەن یا مزگەوتەکان داگیرەکەن ئیتر لە ڕێگەی نوێژ خوێنەکانەوە بێت لە ڕێگای ئەو گەنجانەوە بکەن لەم کون و لەو کونی مزگەوتە دانیشن دەرسی جیهاد و دەرسی کوشتن و بڕین نەڵێن پێت ئەمە کەم تەرخەمی کار بەدەستانە ئەمە مزگەوتە کاتە مۆڵگەیەک بۆ تیرۆ بەڵێ کەم تەرخەمی کار بەدەستانە پێوترێ ئیرهابی سیاسی ئەوانە کۆمەڵێک خەڵکی سیاسین بۆ لە پێناوی بەدەستێنانی دەنگ و کورسی وەکو چۆن ئاەتی قورئانیان بەکارهێنا بۆ دەنگەکان وەکو چۆن دینی ئیسلامیان بەکارهێنا بۆ بەدەستێنانی منسەب و کورسی چونکە بەڕاستی ئەمە بینیمان کە مامۆستای ئاینی کە یەکێکە لە ئەتوانم بڵێم حیزبی ئیسلامی سەرۆکایەتی حیزبی ئیسلامیەکە نامیرکەی نووسی واڵێ پەرلەمان کوفرە ئەڵێ هەر کەسێ ببێ بە ئەندام پەرلەمان ئەو کەسە خۆی کردووە بەخوا و هەر کەسە گیردەنگی پێبدا مشتریکە دوای خۆشی بوو بە ئەندام پەرلەمان و داوای کە دە خەڵکیشکە دەنگم پێ بدەن. ئایا دەکرێت هەر کەسێک کە توانی شوناسی مەلایەتی وەربگرێت بە ئارزوی خۆی پەیام و بیر بۆچوونی خۆی لە مزگەوت بڵاو بکاتەوە یان پێویستە مزگەوتیش ببێتە ناوەندێکی فەرمی دەوڵات کە بڕیار لە هیچ هێز و پارتێکی سیاسی وەرنەگرێت بەڵکو ببێتە مینبەری بڵاوکردنەوەی لێبوردەیی و خۆشەویستی و یەکانگیری کۆمەڵایەتی. مزگەوت ئەگەر وا تەصنیفی بکەین یەکێکە لە موسساتەکانی دەوڵەت واتە دەوڵەت ئەبێ بەڕێوەی بەرێ وەک زانکۆ وەک مەکتەب وەک نەخۆشخانە وەک هەر شتێک لەمانە یعنی ئەگەر مزگەوت لە مەکتەب دەوری زیاتر نەبێت کەمتر نییە باشە بۆ ئەمە لە مەکتەبە لە زانکۆە لەم شوێنانەیە ئەبێ مامۆسا مقەیەت بێ بۆ منهەجە دیراسەیەکی ئێرێتەوە بۆی قوتابی بەو شێوەیە دەرچێکە دەوڵەتەوێ بۆ لە مزگەوت ئەمە پیادە ناکرێت وەک ئاماژت پێکرد مزگەوت دامەزراوەکەەوە کرد دامەزراوەکی تری دەوڵەت کەمادەم بوو بە دامەزراوە پەیوەست بوو بە وەزارەتێکەوە کاتە ئەو وەزارەتە دەسڵاتی بەسەر ئەم مزگەوتە هەیە گرنگترین شت ئەوەیە کار کەسێکەوە گوتارێک ئینتاجەکە یا قسەیەک بۆ خەڵکەکە تەنها خۆی نەخوێنەوە آخر ئەگەر خۆتت خوێندەوە ئەو کاتە دەبیتە کەسێکی متەسەلیت ئەم مەلانە بمبورە ئەم خەتیبانە زۆربەی زۆریان نانێت ئەو شتە بڵێن کە هەیە یانێ ئەو شتە بڵێن کە خۆیان ئەیانێت بیگەێنن بە خەڵک ئەو کاتە ئەمەگەڕێنەوە بۆ ئەوەی ناڕێکیەک لە ڕێخستن و چاودێریکردنی مزگەوتەکان هەیە لەلایەن وەزارەتی ئەوقافەوە ئەمە یەک دوو هەمیشە ئیسلامی سیاسی هەوڵی داوە مزگەوت وەک فەزایەکی گشتی بۆ خۆی مۆنۆپۆل بکە بۆ خۆی قۆڕخکە بۆەوەی کە دەستی بەسەرا بگرێ هەمیشە کاتێکەوە مەلایەکی ڕسمی کەسێکە لە ئەوقاف تەعین کراوە لە ناو مزگەوتەکە بوونی نییە یا بەهۆی تەماڵی خۆیەوە داوامی خۆی ناکات نایەت پێشنوێژی بکە نایەک خودبەکانی بدا هەمیشە مەلایەکی ئیسلامی سیاسی حازرە کەواتە ئەمان توانیویانە ئەم جۆرە لە چاودێری نەکردن و ئیهمالکردنی مزگەوتەکان بقۆزنەوە بۆ گەیاندنی ئەو پەیامێکەوە هەیەە لە زۆر شوێن مەلاکە هەردەوام ناکات ئەوەی کەوا بەدیلەتی پیاوەکە هیچ ڕەبتێکی ڕسمی بە مزگەوتەکەەوە نییە زۆر جار زمانی عەربی نازانێ و زۆر جار مستەلەح شەرعیەکان وەکو خۆی بەکار نایەنێ ئەوەی گرنگە بەلای ئیسلامی سیاسی و تەنزیمکردنی خەڵکانێکەوە گوتنەوەی کۆمەڵێ گوتارە بە شێوازێکی تووتی ئاسا کە لەسەرەوە پیان وتراوە واتە ئەم گوتارە بە شێوەیەکی هەرەمی لەسەرەوە دێتە خوارەوە دەبێت بگاتە گوێی خەڵکی من دەمەیە باسی نمونەیەکی جوان بۆ بکەم مزگەوتی نور هەیە لە بەغدا لەو مزگەوتە کاتی خۆی مامۆسایەکی ئاینی هەبوو ئەم مامۆسا ئاینیە مەسیحەکانی دەوروبەری لێ مرتاح بوون و لە تێکەڵیان بۆ زۆر ئاسایی بەڵام کاتێکەوە داعش هاتووە هەستەکەن وردە خیتابی ئەم مەلایە گۆڕاوە دێت باس لەوە کات کە چۆن ئەو کەسانی کە مسلمان نین دەبێت سەبیان بکەیت دەبێت داوایان لە بکەیت بە زۆر مسلمان بن یان دەبێت دەریان کەی لە ئەو شوێنی خۆتا ئەمە چیمان پێڵێ کەواتە ئەم مزگەوتە پێش هاتنی داعش وەزیفەیەکی سیاسی نەدراوەتی ئیسلامی سیاسی دێ وەزیفەی سیاسی ئەدا بە مزگەوت و ئەم وەزیفەیەکی تەخریبیە ئەم وەزیفە پێدانش تەنها ئیسلامی سیاسی نەدا دەبێت بیرمان نەچێ هەندێک دەوڵەتیانی دەوروبەر هاوکاری ئەەکەن لە ئەم وەزیفا بەچی بە ناردنی ئیمام
تەوجیهات و ناردنی پارەش ئینتاجی خطابش فعلا ئێستا ئیسلامی جیهادیەکان لە کوردستانە من وەک دیقەت وەلا سریشم نووسیوە کە مەجالی جیهادی مسلحێنێ هاتوون خۆیان تێکەڵ کردو لەگەڵ معارضەی مەدەنی وەکو گۆڕان وەکو هاوپەیمانی نازانم چی ناو ئەنی ناو بنێ لێەوە ئەو ژەهری خوان ئەڕژن بەو معنای کە نەوێت هەر عقلێتە داعشەکە لە ناو گۆڕانەوەی ڕژن یا لە تەنیشتی گۆڕانەوەی ڕژن پێت وایە ئەمە خەتەرێکی گەورەیە کە معارضەش ئەیکا لەم کاتێ هەر بە شێوەیەکی گشتی ئیسلامی سیاسی کاتێکە ناچێتە ناو دەسڵاتیان شکستەیەن یان ناتوانێت هەیمەنی خۆی بسەپێنێ بەسەر کۆمەلگا دێدا بەشە بێ ور دەبێتەوە بەناو ئەو لایەنانی کەوا ئەوانەی ناو گۆڕان تەنیشتی گۆڕان لە ناو هەرێمی کوردستانە بەڵێ گوتارێکی زۆری داعشانە بەرهەم دێت هەر پشتیوانیکردنی مەلاکرێکار بۆ لایەنێکی سیاسی لە هەرێمی کوردستانە و دڵخۆشببوونی لایەنەکە ئەمە فعل و ڕەتفعلێکی خراپە چونکە من نابێت دڵخۆش بم بۆی کە مەلاکرێکار پشتیوانی حیزبەکەم کە تیرۆریستێکی عالمیە مەلاکرێکار پشتیوانی لە حیزبەکەی من ئەکا ڕەنگە بە بەدیلێکم بزانێت یان بە پاوەرێکم بزانێت بەکارم بێنێ لە پاڵ بۆ شەڕپێکردن بەڵام پرسیارەکە لێرە ئەوەیە ئایا ئەگەر مەلاکرێکار یان ئەو حیزبە ئیسلامیە معارەزانی هەرێمی کوردستان کە لە ناخە هەڵگری تۆوی سەلەفێتی جیهادین ئەگەر بێنە دەسەڵاتەوە من قبول دەکەن وە کەسێکی معارض کە بەرنامەکە مەدەنیە نەخێر بێگومان قبولم ناکەن چونکە هەردووکیان تەنها یەک ئامانجیانەیە ئەوش حکومکردن بە شریعەتی خوا بەو شێوازی کەوا داعش تێگا و بەو شێوەیە کەوا لە کتێبەکانی شریعەتی شافعی باس کراوە شریعەتی ئەحمەدی کوڕی حەنبەل باس کراوە تۆ گەر بەراوردکەی لە نێوان ئەو کتێبانی کەوا داعش خوێندویانە و ئەو کتێبانی کەوا ئەم حیزبە ئیسلامیانە لە ناو مزگەوتەکانە بە تەڵەبەکانی خۆیان دەڵێنەوە هیچ فەرقی نییە کتابی تەوحید لای داعش خوێندێ لە هەرێمی کوردستانە کتابی تەوحید بە مۆری داعش دابش کراوە لە کاتێکە لە مزگەوتەکانە و ئاگادار وەزارەتی ڕۆشنبیریشی لێ ئاگادار کراوەتەوە بێدەنگ بووە کەواتە سەرچاوەکە ئەو سەرچاوە ڕۆشنبیری کە هەردووکیان فکرەکانی لێ هەڵێنجێنن یەک سەرچاوەیە داعش لەولاوە ئەشبالی خلافەت بۆ پەروەردەکە کۆمناڵێنەکەت بۆ پەروەردەکە کە سبەینە گەورە بن و دژ بەدەسڵات بوەستنەوە ئێ لە ناو مرکزی حیزب ئیسلامەکانی خۆشمانە نوێژی جەماعیەکەن و دێن بە شێوازێکی سیاسی نوێژی جەماعی دەبەنە ناو بەشناوخۆیەکانەوە مەلاکرێکاریش دەستخۆشی لەکە ئەمە مانای ئەوەیە مؤسسەی خوێندنی باڵاشمان نەیتوانێەوە کە ناو زانکۆکان ڕێک بخاتەوە. سەبارەت بە ئاسی زانیاری مامۆستایانی ئاینی دەپرسین جیاوازی چییە لە نێوان خوێندنی ئێستا و جاراندا و ئایا سادەکردنەوەی وانەکانی خوێندن لە حوجرە و مزگەوتەکان نەبووە بەهۆی ئەوەی کەسانی ئاینی بە ئاسانی حکم بەسەر کۆمەلگادا بدەن بەبێ قوڵبوونەوە حسابکردن بۆ ڕەهەندە کۆمەڵایەتیەکانی بڕیارەکانیان؟ ئەمە ئەزانین مزگەوت مەدرسە بۆ لە تاریخی ئەمە ئەم مەدرسێکی ئاسان نەبوو خەڵکەوە ئازانە ئاسان بوو کاڵن مەلای 12 عیلم ئەم 12 عیلمە زۆر بە زەحمەت و بە چەندین ساڵ خوێنرەوە مەلامان هەبووە فەقێمان هەبووە مەسەن لەم شارچۆ بۆ شار لە سنەواتەوە بە سلێمانی لە سلێمانیت چۆ مەسەلەن بۆ بادینان لەوێ چێتە کوردستانی باکوور گەڕاوە بە شوێن عیلمە چەندین ساڵ فێری عیلم بوو لەگەڵ عیلمەکەشە فێری ئەدەب بووە و بزانم ئەوە شەیەکە لە ناو دەرسی فەقێهاتیە دەرسی تەسەوفیشێ ئاین دەرسی ئەخلاقەوە ئاشکرا ئەمە بەشێک بەڵام لە ئێستا گەنجێک لە مزگەوتەکە ناملکی ئەگرێ بەدەستەوە بە کتاب التەوحید بە کوردی کورد کتاب محەممەد بن عەبدولوهابە پێسێ 4 گەنج بە دەوری خوا کۆکاتەوە ئەم مەلایەکە هیچی نەخوێندووە تەنیا ئەوەی کە مزگەوتەکە چۆڵە جامانەیەگە کاتە سەری و بەم لاو بەو لە ئەم تەکفیرەکە ئەو تەفسیقەکە پێتوانی ئەمە فعلەن ئەو مزگەوتەی جاران جامیعە بوو ئەم مزگەوتەی ئێستا بۆتە شوێنێک بۆ بەلایانی کەمەوە سادەکردنەوەی دین سادەکردنەوەی علم و هەموو شتێک زانست هەموو گیانتینەی تێ هەموو کاتیکی خۆتی نەی تێ تۆزێکت ناداتێ ئەوە نییە من بێم بمەوێ هەموو ئیسلام و هەموو ئاینی پیرۆزی ئیسلام و هەموو شریعەتی خوای گەورە و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تێبگەم لە نامێڵکەیەکە بەڕاستی ئەو جۆرە کەسانە ئەو نەوع کەسانە دەبێ بیان وەسێنی و بەرپرسیارن ئەم نەوع کەسانە ئەگەر هەز ناوێکی زەقی هەبێ ئیمان بێ خەتیب بێ مرشید بێ نازانم واعظ بێ ئەمە بە تەسمیات ئێمە شتەکانمان لێ ناگۆڕێ ئەسڵ وایە بەڵام مامۆستا ئەوان دەورە بینن لە مزگەوتەکانە لە زۆر مزگەوتە یانی ناڵە هەموو پێتوانێ ئەوە
فعلا او خطرێک ئێمە لی ئێترسین ئەمە طبعا ئەمە دووشتە یەکەم ئەبێ زانایانی ڕەسەن بێنە جواب لەسەر ئەم مەسئلەیە دووهەم وەزارەتی ئەوقاف چونکە ئیستا ئیشەکان لای وەزارەتی ئەوقافن لای حکومەتە ئێمە ڕاستە مزگەوت کاتی پێ سا لە وەزارەتی داخلی بوو دیفاع بوو ثقافە بوو خۆی دەوڵەتداری لای خۆی بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام و هیچ شوێنێکی نەبووە فمزگەوت ئەو شارە بچووکەش بووە کە ئەو شارە بچووکە بووە ئیستا شتەکان جیاوازە ئیستا من ناڵێم ڕۆڵی مزگەوت تەسکەکەینەوە بەس لە سوژدەیە وئینکانیەکێ لە پێناسەکانی ئەوە هەڵەگرێت چونکە کابرای عربی کە میزەکەی لە مزگەوتی پێغەمبەر فەرمووی ئینەما ئەداتی حەسرە حەدیثەکەی لە بوخاری مسلمایە فەرمووی خوا ئەم شوێنانە لا يصلح لمثل هذه القاذورات أمشت بيسانا إنما للذكر وللصلاة بەڵام ما مەسەل بڵین لە کوردستانی خۆمان مزگەوت لەوە پێش وەکو عەرزم کردی شوێنی سڵح و سەلاحەت و ئاشتی و دوای ئەوەی کە مەدرسە بووە طبعا کەم مزگەوتیش مەدرسە بوونەوە زین بەڵام مزگەوت بەگشتی شوێنی سڵحی کۆمەڵایەتی بووە ئەبێ ئیمامی مزگەوت مصلحی ئیجتیماعی بێ ئەبێ تەوفیق کات جەمع کات لە بینی ئیمامەتی مزگەوت و إصلاح ناو كومالغا وشعاري شعيب إن أريد إلا الإصلاح ما استطعت إصلاح كان ناو كومالغايا تو ببي أوي لدرجاي كسبي 400 نفر 500 نفر همو روج جمعة بوت كوبويوا باشا أجر خوابي وتا أي ما مصطاي أيني أي ما لا عادي خلق كوكرو قناعتها بيرتاني وردا كسيبو كونو أبويا هو فصدي خوايا ك 400 نفر لبردستايا هاتو تبردستي تو حزي قاصدي تويا فتوج أبي بضاعيكي بيته كبضاعك فعلا شايستي أو بيجوي لي بجري نابي تلاعب بعقلي خلق بين أما أمانتك علمية ولا مكانتي في غمرة صلى الله عليه وسلم فبالتالي أبي إمامي مزجوت مصلح به شاك خواز به شاك ساز به أبي دلكان ربط كات أبي كسبي دلي خلق كات أبي خلق راكش بو فمن دخله كان آمينا ما مثلا أما مثلا بابلين هر حكومتي هرم تعيني كده لو شوينه لما زجوتك كسر بوزارة أوقاف بالنص عليه ببوليسي حريق بوليسي حريق أجر كوجينو الله أو كاريتو أكيد حرام شونك خدمتي كفري بأكيد أبي إما هندي مسائل هي جاي كينو حكومة جندلة مقصرة أما أو ناجي من هستم خلقي لي تحريف كم ياخذ تكفيري بكم أما مسألة تكفيرها جاري بواز لبينين إما لقل كسيكي ملحدة لسطها بنجا شريك لا إله إلا أو لا إلا مادة إما إلا الله كوتلا بنجا شريكي بابين لسر بنجاكي يقصبك كإلا الله كي يعني إلا ما دكي أو بونمونا فأما مسألة كفر أبي رايبو بيوستينين وأبي كتي زانيان فعلا رولي خوان ببينن بين جواب وزارة أوقاف نابي حاج كسيبيتو يرتقي المنبر وأويل معيدة وروحي جرق ودلياتي بيلتو حقديكي هي بغزيكي هي شتيكي هي تيكلي كي لقل دينا براستي هندي مسائل هي فتوى دان لسر مسائل الزهد ورع ناكل فتوى بدي فتوى تان لكاتي غضب بوي قاضي نابي قضاوة كاتي غضب مفتي أو لا ترى فأما مسائل النفسية أنا أبي واز أبي هول بين أو كسج بيش أوي من بريكي بو ترخانكين پرورده بكريت دو صال لجير تربية به دو صال لجير پرورده به دو صال لجير معاناتي هندي مسائل نفسية بيت بو أوي كخوت بيجيشت يطواني كومالجا بيبجي بلا من يشتا خوم بينا جيشت بم شون أطوانم فاقد شيء لا يعطي من خوم بينا جيشت بم پرورده نكرابم ناتوانم خلقش پرورده كم فأبي إمامي مزجوت زور قرصایی بخنه سرشانی تا أبي بإمامي مزجوت بويا هم مهندس حصاني هي أبي منهج أو منهجش كبيريس سريبلتو ديار به منهجي ما مستعيني أيني كون أو فقه ماذا أو مزجوتاني كهو مدارس فقه كان لسر أو منهجه بوخته باك جوانه بروان خلق هيج إشكالي كتيانية أوي كأجتوي برامبر حكمت بكيب شو نصيحتي بك أموشقاري بك شو تشهير كذن لسنتي في غمر هني عليه الصلاة والسلام لێرەوەیە ئەرکی حکوومەتی هەرێم و ڕێکخراوە مەدەنیەکان و کۆمەلگا بەگشتی ئەوەیە کە جارێکی تر ڕۆڵی مزگەوت بگەڕێنەوە بۆ خۆی وەک مەڵبەندێک بۆ خواپەرستی و پاکردنەوەی ڕۆح و ویجدان نەک بکرێتە مەڵبەندی بەرهەمێنانی توندڕەوی و تیرۆر و تەکفیر.